ئایا نیقاب واجبە یان واجب نییە؟ سێ ڕاهەیە لەم بارەیەوە. زانایانی ئومەتی ئیسلامی سێ ڕایان هەیە لەسەری. ڕایەکیان ئەوەیە کە ئافرەت واجبە لەسەری هەموو لاشەیدا بپۆشێت بەبێ ئیستیثنا، دەبێ لەسەرەوە تا خوارەوە داپۆشراو بێ. بۆ خی گەور فەرمووی وەلا یوبدینە زینەتەهن ئیلا ما ظهر منها. ئافرەت نابێت جوانی خۆی ببڕێ دەربخات ئیلا ئەوە نەبێت کە خۆی دەردەکەوێت، نەک ئەوەی کە خۆی دەری ئەخات. یعنی بۆ نمونە ئافرەتێ ئابای کردو نیقابی کردو بایەک دێت نیقابەکەی لەسەر لا دەبات، دەموچاوی دیارە، لەچکەکەی لەسەر لا دەبا قژی دەرکەوت، قاچی دەرکەوت، ئەوە خۆی دەرکەوتووە نەک خۆی دەری خستە بێ، ئەمە کێشە نییە. و چاویشی کە بە دەرەوە بۆی پێش چاوی خۆی ببینێت باشە. ئەمە بە بەڵگەی ئەوە واروەها دەڵێن جوانی ئافرەت کە خوا دەفەرمێت جوانیەکەی خۆیان دەرنەخەن ئیلا ئەوەی کە دەرکەوێ بەبێ لا ئیرادی. جوانی ئافرەت کوێتی؟ ینی بۆ نمونە گەنجێک دەیەوێت بچێت داخوازی کچێک کات هاوسەرگیری لەگەڵ بکە، پێویستە سەیری کە بیبینێت، سەیری کوێی دەکات بۆی بزانێ و ئافرەتە بەدڵیەتی جوانە ناشرینە، سەیری دەموچاوی ناکات. جوانی ئافرەت لە دەموچاوە دەرەجەیەک دەرناکەوێ. دەیخوای گەوردە فەرمێ با جوانیەکەیان دەرنەخەن، ئەمە ئاەتی قورئانە. جوانی ئافرەت ڕقم یەک دەموچاوە، کەواتە ئەمە بەڵگەی ئەو زانایانە بە قووەتە. ڕەئی دووەمی زانایان ئەوەیە دەفەرمون ئافرەت پێویستە خۆی داپۆشە ئیلا دوو دەست و دەموچاوی. دروستە دەموچاوی و دوو دەستی بە دەرەوە بێت. ئەمە ڕەئی زۆرێک لە زانانی ئومەتی ئیسلامیە. ڕەئی سێم ئەوەیە وەسەتە لە نێوان هەردووچیدایە. دەڵێ ئەگەر هاتو ئافرەتێکی جوان و بەرچاو بوو سەرنجڕاکێش بوو دەبێت خۆی داپۆشێت، دەموچاوی داپۆشێت، دەبێتە فیتنە بۆ خەڵک. بۆچی؟ ئیشی شەیطان چێ؟ ئیشی شەیطان ئەوەیە کە ئیدا خەرەجەت المەرئەة ئیستەشرەفەها الشەیطان. ئافرەت کە چۆ دەرەوە ئەوە شەیطان بە دوایەوەیەتی خۆی ئەگەر جوانیش نەبێت ناشرینیش بێ لە پێش چاوی خەڵک دەیڕازێنێتەوە جوانی دەکا. جا گەنجان تەسیریان تێدەکرێت، پیاوان تەسیریان تێدەکرێت. شەیطانیشی چییە؟ وا دەکا هەر پیاوە ژنەکەی خۆی کە بە ڕەزامەندی خۆشی هێنابێتی ژنەکەی خۆی لە پێشچاو دەکاتە مەیمونێک. شەیطان وا دەکات بۆی دڵت لەسەری نەمێنێ. ئافرەتێکی ترکە دەبینی ئەگەر بە ڕوبعی خێزانی خۆشت جوان نەبێت لە پێش چاو دەکاتە مەلیکە جەمال. بۆی خوای گەورە فەرموویەتی ئافرەتان جوانی خۆیان داپۆشن، بۆی تۆ نەبیتە سەبەبی ینی گومڕابوون و ینی سەر لێ شێوانی گەنجان و پیاوان. ئەجا بەڵێ پیاویش لەسەریەتی واجبە چاوی خۆی دابگرێت و زەق سەیر نەکات، چاو نەبڕێتە ئافرەتانی بێگانە، بەڵام هەردوولا لەسەری پێویستە لە سنوورێکدا خۆپارێزی بکە. کەواتە ڕەئی سێم چییە؟ وەسەتە. ینی ئافرەتێک کە خوای گەورە ئەو جوانی پێ نەداوە، ئینشاءڵڵا جوانی تری پێداوە کە جوانی ئیمانە، جوانی ڕەوشت و ئەخلاقە، کەمە زۆر گرنگترە لە جوانی ڕوخسار، بەڵام جوانی ڕوخساری پێ نەداوە نابێتە سەبەبی فیتنە بۆ گەنجان، بۆ پیاوان. بۆیە ئەو ئافرەتە دەڵێن دەموچاویشی دانەپۆشی کێشە نییە. ئەمما ئەوەی کە زۆر جوان و بەرچاوە سەرنجڕاکێشە ئەمە دەموچاوی خۆیدا بپۆشێت واجبە. ئەم سێ ڕەئی هەیە خوشکی من، سەلامەتتر دیندارتر. ئەگەر یەکەمیشت پێ نەکرێ ئەویانت پێ بکرێت کە لەو جۆرە ئافرەتانە بووی کە خوای گەورە ڕوخسارێکی جوانی پێداویت خۆتدا بپۆشیت.